بەڵام هەر سەبارەت بە بابەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان میوانێکم لەگەڵە لە هەولێرەوە لەگەڵ بەڕێزی قسە دەکەم جارە گەر بەباشی دەنگم بکاتە لای بەڕێز ڕێبوات ساڵەبانی پرسیارەکەم لە بەڕێستان ئەوە بوو سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک ئێستا ڕێگریەکی زۆر لە کورد دەکرێت بۆ کەمکردنەوەی دەنگەکانی بڕیاری پارێزگاری سەپێنراوی کەرکووک بۆ پێنەدانی فۆرم بە کەرکووکیەکانی دانیشتووی دەرەوەی کەرکووک ئەمانە تا چەندە کاریگەریان لەسەر کەمکردنەوەی دەنگی کورد هەیە کورد ئەگەر بە یەک لیست بەشداری بکات تا چەندە دەتوانێت ڕێژەی کورسیەکان و دەنگەکانی زۆر بکات بەو پێی کە دەگوترێت داهاتوە چارەنووسی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم بەستراوەتەوە بە ئەم هەڵبژاردنە بۆی کە ڕێژەی کورسیەکان و زیادبوونی دەنگەکان دەتوانێت گۆڕانکاری لە پۆستە ئیداریەکانی کەرکووک بکات کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 تا ئێستا دەسەڵاتێکی سەپێنرا و حکمی کەرکووک دەکات و زۆربەی ئەو هەوڵەکانیشی بۆ تعریبکردن و پێشێلکردنی مافەکانی کورد لە کەرکووک بووە. ئەگەر میوانەکەم ئامادە بێت بەڕێز ڕێبوار ئەمەوێ بزانم ئەم هەوڵانە ئەتوانن ڕێگری لە دەنگی کورد بکەن ڕێگری لە بەرزبوونەوەی دەنگی کورد بکەن یەکلیستی و یەکڕیزی لایەنە سیاسیەکان لەم کاتەدا چەندە پێویستە بۆ کەرکووک؟ سپاس طبعا هەڵبەتە بابەتەکەوە یعنی لەم فترەیە خاستن بەداخەوە تاخیر باسی بابەتێکی زۆر گرنگەکەن کە ئایندەی ناسنامەی کوردستانێتی کەرکووک دیارەکە بەداخەوە وەکو حزب سیاسی کوردستانەکان وەکو لە تۆپی پێ دایمە لێ وەختە ضایع حەکەم سێ ساعتەکەیە کە دەقێمە و کاتە سنەوە بابەتەکەەوە بەداخەوە کورد زۆر دواکەوێت لە چارەسەرکردنی و کێشانە ئەمە پرۆسەیەکی بەردەوامە یعنی ئەوە لە ڕژێمی مەلەکێت و بەعسیەکان و قەومچیەکان و هەمووی دەستی پێکردو و عێراقیانیش پەرەپەری پێداوە ینی بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەرەوە 5 ساڵە تازەوە چون دوو مانگی ماوەتەوە کورد کەوتۆتە خۆی حزبە کوردستانەکان کۆبوونەوەکەن وڵایەک لیستی باشە وڵایەک لیستی بێچەوانەوەی کوریانی بەداخەوە ینی نازانم کورد بۆچی دایمە دوای ڕووداوە ینی پێش ڕووداوە ناکەوێت هیچ پلانی نییە هیچ استراتیژیەتی نییە ئەمە هەمووی خەلە لە ئەمە بۆیە قساناکەم هەرچەندی عزیزترە بۆ هەموو حزبە کوردستانەکان بەڵام بۆی جارێکی تر دووبارە نەبێتەوە یعنی ئەمە حاڵەتێکی طبیعیە ئەوان واکەن کە ناسنامەی کوردستانەتی کەرکووک نێڵن بەڵام تۆ تازە هاتوویتە خەبەر وەکو حزبێکی سیاسی کوردستانی بانگەواز بۆ واکەی کە یەکریزی کوردە بێبەڵ یەکریزی بەردەوام باش بووە بە هەر کاتێک کورد یەکریز بۆ دایمە مافەکانی بەدەستێداوە هەر کاتێک شاگای لە خۆی نەبووە و پاشقلیان لێداوە و فێڵیان لێ کردووە و ئەو دەستکەوتانی کە هەشێتی لێیان سەرەوەتەوە ئێمە لە کەرکووک کیسا هەڵبژاردن بکرێت جار بۆ خۆی مخالەفەیە چونکە ئاسکەتاریەت لە کەرکووکەیە یعنی میلیشیات لە کەرکووکەیە بنازان پرۆسەی دەنگدان پرۆسەیەکی ئازادیەوێ هەڵبژاردن بە کەشوەوەیەکی بارودۆخێکی ئاسایی و ئازادی ئەوێ ئەوە نییە لە کەرکووک کردوکی بێجگەلەوەی کە مادەی 140 جێبەجێ نەکراوە ینی من نازانم ئەم حزبە کوردستانیانە یەک جارش ڕاوێژ ناکەن بەو لیستی برایەتی کەرکووکە کە بۆ 15 ساڵ هەڵبژاردن ناکات لە کەرکووک هۆکاری چی بوو هۆکاری ئەوەیە کە عەرەبێک هاتووە دەنگەدا بە ئایندەی کەرکووک و بە نوێنەرایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە خەڵک کەرکووک نییە یعنی خەڵکێکی زاب بە کەزا بەشێک نییە لە کەرکووک و ئەو خەڵکە ڕەسەنەی کەرکووکیش کە ئێستاکە پەرتو بڵاو بوونەتەوە بەسەر قەزا و ناحەکانی هەرێمی کوردستان ئەوان مافیان نییە کە کەرکووکی ئەسڵین و ڕەسەنیشن جا ئەمە کێشەکە لەسەر نازای کامەی حەلکەی هەل لە بن و لە ئەساسەوە غەڵەتە هەرەمووی لەبەرەوە هەر من ئەوە لێمە پەیامادەم کە ئەم هەڵبژاردنە و هەر هەڵبژاردنێک لە کەرکووکە کرێت بەبێ ئاساییکردنەوەی شاری کەرکووک هیچی نابێ ئەترافی پێ بکردێ ینی بێمە باسەوە نەکەین کورد ڕقم زۆر دێنیان بەڵێک حەزەکەی لە شانزە کورسەکە هەر شانزەی بێنین بەڵام هەر شانزەشی بێنی هیچ قیمەتێکی نییە چونکە ئێستا تۆ حاکمێک لەوانەیە کە عێراقی نییە کە کەرکووکی نییە کە ناسنامەی ئەوەی نییە تۆ ئەو حکمی کەرکووکەکە ئەو حکمی عێراقەکە ئێمە بێ یەکەم جا چارەسەری ئەوەی کە لە پەرلەمانی عێراق بێ ئەویان چارەسەر کردایە لە بەرنامەکەی شیعی سوودانی سیانزە خاڵ بێکێ لەو خاڵان نابێ ئەسکەتاریەت بمێنێتەوە ئێبا بە خێرە لە کەرکووک بەسماوەتەوە لەم پارێزگاکانی تر ئەسکەتاریەت نەماوە یعنی ئەوە حل نەکراوە کە حل نەکرێت طبعا خەڵک ئەینی نییە ڕغبەتی نییە دەنگیش بدانێت لە کوردێکیش سەپرسیارکەی ئەلێ وەڵام بە بارودۆخە ناچم دەنگ بدەم چونکە بچمە سەر سندوقی دەنگدان تا دیت کراوە ئەمە لەم لا میلیشیات لەو لا خەڵکی ترەیە هەتا دوایی باشە بەڕێز ڕێبوار پێتان وایە ئەگەر هەڵبژاردنیش بکرێت کورد زۆرینەی دەنگەکان بەدەست بێنێت هیچ گۆڕانکاریەک لە پۆستە ئیداریەکانی کەرکووک ناکرێت ئەو بارودۆخی ئێستا لە کەرکووک هەیە لە دوای هەڵبژاردنەکان هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نایەت ئەگەر کورد زۆرینەی دەنگەکانیش بەدەست بێنێت
هەتا بارودۆخی کەرکووک نادەستوری بێ نایاسایی بێ هیچ قیمەتێکی نیە چونکە ئەو ئەزمونەمان ئێمە هەیە پێوە تاس لە پاندێک پارێزگاری عێراقەیە ئەنجومەنەکانی کاتی خۆی بڕیاریشیانەدا چونکە میلیشیات و عسکەرتاریەتە بوو بڕیارەکەیان ناڕۆشت وە نمونەیمان زۆرمانێ هەر لە مووسڵەوە بگرە لە دیالۆ بگرە لە تکریتەوە بگرە لە ئەنبار و فەلوجۆ بگرە ئێستا کە حکم بەدەست ئەو میلیشیاتانەیە تۆ نابێت میلیشیات و عسکەر لەناو پارێزگارێک بێت نابێت پرۆسەیەکی دیموکراتی هەڵبژاردن بکرێت و عسکەرتاریەت حکمی بکە ئەسڵەن عسکەرە بێت دوور بێت لە پرۆسی سیاسی هەر لە بەدەستور هاتووە ئەم قەزیە جاوە چارەسەر نەکراوە ئێمە دوو کێشەمانەیە لە کەرکووک خەڵک کێشەیەکی ئێمە دوانمانەیە ئێمە کێشەیەکمانێ بارودۆخەکەوی ئاساییکێتەوە بۆ پێش 16 ئۆکتۆبەر و دووەمیشێ بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە بۆ پێش ساڵی 1960 چونکە ئێمە دوو ئاساییکردنەوە لە کەرکووکمان لە دەست داوە جا لەبەر ئەوە دوای ئەوەش یعنی ئێمە پارێزگار کورد بێ ئێستا ئێمە 130 بەڕێوەبەری کوردمان نەماوە لە بنیانی لە مودەی 5 ساڵە سێری کە تەغییرێکی دیموگرافیان دروست کرد لە شاری کەرکووک بۆیە تاکی کوردی شوای لاتوە بێمتمانە بووە بەرامبەر پرۆسەی دەنگدار لە هەموو عێراقا ڕێژەی بەشداریکردن 20% من تەوەقعکەم جارە کەرکووکیش بە هەمان شێوە بڕۆ چونکە کەرکووکیەکانش تێگەشتن ئێستاکە ئەمە سەفقەیەکی سیاسیە بەرژەوەندیەکی کۆمەڵەیە کوتلەی حزبی سیاسی هەیە بە جۆراوجۆر ئەو کعکەی کە لە عێراقەیە ئەو بەرژەوەندی کەیانەدا بەشێکن جا لەبەرەوە لێ بۆ خۆمیلاکە بچوە پرۆسێتر شتێک نەما بە ناوی نەتەوە شتێک نەما بە ناوی ناسنامەی کوردستانی شتێک نەما بە ناو ناسنامەی ئەوەی کە مافی دەنگتان تەیە کاتوێ دەنگی خۆت بدەیتە ئەو کەسی کاتێڵی بژێریت و داکۆکی لە مافەکانت بکات و بەرژەوەندەکان بێنێتە دی باشە لە دووە هەمواری یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق سەرژمێریک بۆ کەرکووک و بۆ هەڵبژاردن لە کەرکووک دیاری کراوە کە پشتە بەستێت بە ئەو سەرژمەریە کە دوایین جارکاری پێکراوە بۆی بەو پێکە کوردەکانی کەرکووک بتوانن ئەوانەی کە لە دەرەوەی کەرکووکیشن دەنگ بدەن بەڵام ئێستا ڕێگری لەوە دەکرێت کە کوردی دانیشتوی دەرەوەی کەرکووکیش دەنگ بەشداری لە دەنگدان لە هەڵبژاردنەکان کات پێتان وایە ئەو سەرژمێری ئەتوانێت بۆ گەڕانەوەی دەنگەکانی کورد کاریگەر بێت ئەوانەی کە بە تایبەتی وەکو ناوچەکانی دیکە کە ئێستا لە سەر بە پارێزگای کەرکووک نین ئێمە و کاتە کە پرۆژەی هەموارکردنی هەڵبژاردن کرا من خۆم گوێم لە جێگەری دووەمی سەرۆکی پەرلەمان بە دکتۆر شاخەوان وتی ئێمە ئەوەمان قرار کردووە کە ئەس کەسێک کوردی خەڵکی ڕەسەنی کەرکووک نەبێ نابێت دەنگ بدات جا ئێستا ئەمە قسەیە و جەنابیانە بێ بەدادا چۆنی بۆ بکردێت نەخێر ئەو عملی کە ئێستاکە کردێت پێچەوانەی ئەو قسەیە یعنی ئێمە ئێستاکە خەڵکێک دەنگەدا بۆ ئەندامێتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە خەڵکی شاری ڕەسەنی کەرکووک نییە و چارەسەریش نەکردرا ئەو دووە بێزگەلتم قەیرانی عسکەرتاریەت و قەیرانی نایاسایی و نادەستوری شارەکە و مادەی جێبەجێنەکردنی مادەی 140 ولا ئەو هەنگاوە تازێشی کە پارێزگار نادێت فۆرمێکی تەوزیع کردو بەسەر خەڵکەکانە کە هەست کەسێک خەڵکی ینی هەتاکم با پێوتێ کاتی زانیاری ئەو هاوڵاتیە لزنەیەکیان دروست کردووە سنە ئەو گەڕەکانەی کە تۆ فۆرمەکەتیش پڕکۆتیانی بەوە تەواو نابێت کە تۆ فۆرمەکە پڕەکەیتەوە ئەلێ من فلانە کەسم و خەڵکی ئازادی من خەڵکی شۆرجەم لزنەیەک دروستەکەن ئەو لزنەیە ئەچەنە ئەو شۆنە ئەلێن کوانێ فلانە کەس لە ناو خانووکەی نییە ئەلێ نەخێریدن کاتەزانیەکە بۆ دروست مەکەن نابێتە خەڵکی کەرکووکەوە ینی ڕەسەنایەتی لە دەستە سەرنەوە یانیەوە پرۆسەیەکی زۆر خەتەرە و ینی پێچەوانەی ئەوەیە کە جێگەری دووەمی سەرۆکی پەرلەمانە و کاتە تەوزیحیدا کە هەموارکردنەوەکە لە بەرژەوەندی خەڵکی شاری کەرکووکە بۆیە ئێمە بێ ئێستاکە ئەو پەلەکردنەی کە هەمانە لە یەکلیستی و لە یەکلیستی و لە یەکلیستی کە خۆی بۆ خۆی شتێکی باشە هەرچەنە هەندێک بەداخەوە خەڵکەیە کوردیشن پێیان خۆش بۆ ئەم پارێزگاران کورد نەبێت چونکە پێشووتر پێش 16 ئۆکتۆبەر پارێزگارەکە کورد بوو ئەمجا پشتیان نەگەر ئێستاکە دوایە کە بۆیە پارێزگارێکی عەرەب عملیەکەت بالعکساتەوە تەوقیعیان بۆی کرد و پشتیان کرد و ئەمە ینی ئێستاکە خەڵکی کوردی شوای لاتوە هەندێک لەو خەڵکانە بەداخەوە ینی کێشەی ئەوە نییە کە ناسنامەی کوردستانیەتی کەرکووک و مادەی 140 جێبەجێ بکردێ ئەوە لێ چ پارێزگارە دێ بەرژەوەندەکانم جێبەجێکە کێشەم نییە کورد بێت یان عەرەبیان تورکمان بێ ینی هەموو شتەکان تێکڵ و پێکەڵ بووە ینی بارودۆخەکە بە نوعێکە مەگارێکێکی زۆر عاقڵ بێنی ئەم کەیسانە فەرز کات و جای کاتەوە بلێ با بەجارێ ئەوانەی دەنگەدەن بە هەڵبژاردن ئەبێ خەڵکی کەرکووک بن دووەم شت نابێ عسکەرتاریەت لە کەرکووکە بێت سێم شتە بێ ئاسایی کرێتەوە کەرکووک بۆ پێش 16 ئۆکتۆبەر چوارەم بێ ئاسایی کرێتەوە بۆ پێش 1960 ئەم پرۆسانە هەمووی کردرا ئەو کاتە ئێمەی کورد ئەبێ بچینە پرۆسی هەڵبژاردنەوە ئیلا نابێت جملەتەن وتەفسیلە نابێ بچینە هەڵبژاردنەوە چوینە هەڵبژاردن
نەتیجەکەشی ئەترافی پێ نەکەین چونکە ئەو هەڵبژاردنانی کە لە کەرکووک کە کرێ نابێ ئەترافی پێ بکرێت نە بۆ پەرلەمانی عێراق نە بۆ ئەنجومەنی پارێزگاکانش. بەڵێ زۆر سپاس بەڕێز ڕێبوار تاالبانی سەرۆکی پێشوێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.